وەرگفتوگوی زیاتر دەکەم بەڕێز وەفا محەممەد شرۆڤەکاری سیاسی و ئەمنی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک وەفا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. سەرەتا دەمەوێت بپرسم چ خوێندنەوەیەکتان هەیە بۆم هێرشە بۆ سەرکێڵگەی گازی کۆرمۆر؟ بەڵێ سەڵاو و ڕێز بۆ جەنابەت بۆ سەرجەم بینەرانی خۆشەویست، ینی بەداخەوە جارێکی تر دەستی ڕەشی دوژمنان توانی کێڵگەکانی ئێمە پێکێ بەڕاستی من پێتەڵم شتە چاوەڕوان کراوە، چونکە ئەمە لە 2 ساڵی ڕابردوو چەندەها کڕەتە لێڕشانە دووبارە بۆ تۆ و جەنابەت راپۆرتەکە باس کرد بە تایبەتی لە مانگی حوت 18 جار هێرش کرایە سەر هەنێک کێڵگە لە هەرێمی لە چواردەوری هەرێمی کوردستان. ئەمە ئەوەمان پێ ئەڵێ کە ئێمە وەکو قەواری هەرێمی کوردستان ئەبێ پشت تەنها بە خۆمان بەسین، ئەبێ بۆ پاراستنی گیانی چ بەرژەوەندەکانی خۆمان لە مەیکەڵگەکان مە دەستگاکانە ئەمە هاوڵاتیانە ئەبێ پشت بە خۆمان بەسین و ئەو بەڵێنانەی کە پێیان ناوین هەموو جارێکەوە سیستەمێکی ئەمنیە و دەستگا ئەمنیەکانەیە لە شوێنەکە سیادی عێراق پارێز ئەمە ئەسڵ ئەساسی نێو درۆیە. ئەو کاتەش مستەشاری قومی کە هاتە لای وەزیری ناوخۆ پێیوت ئێوە ناوەکان ئاشکرا مەکەن، ئێمە بەڵێنتان پێدەین هەموو لژنەیەکمان پێکێناوە ناوەکان ئەدەین هەمویان سزا ئەدەین. بەڵێ هیچ نەبوو کۆتا راپۆرت کە من ئەو کاتە بەردەوام بووم چکە بەردەوام لەوە بەسە کۆتا راپۆرت کە دایان بۆ بەڕێز وەزیری ناوخۆ کاکرێ بەرەحمەد پیان وت ئێمە زانیمان کێن بەڵام دووباری ناکەن. هیچ گرنگتێک نییە بۆ ئەم هێرشانە بوەستن بۆ سەر هەرێمی کوردستان. تەنها ئەمە لە حاڵاتێکە تەنها ئەوەیە ئێمە چاوەڕێی بە تایبەتی غازی حەقلی کۆرمۆر کە هەزارەها کە بە ملیۆنەها ملیارەها بڵین یەدەکی تایە ئەو نەک بەشی کوردستانەکە تەنانەت ڕۆژۆژان بەشی عێراقیشەکە تەنانەت بەشی هەناردەکردنیشەکە ئەمە ئەبێتە مەترسی هۆی ئەوەی تۆ بۆ وڵاتێک کە غازی لێ ئەبڕێ میلیشەکانی ئەم وڵاتە ئەمە ناڵن ئەبێ بەرژەوەندیمان ئەبێ غاز لە یەک وڵات بکرین ئەبێتە نای وەک وڵاستوت بێ کە بە 4 قات غازە فرۆشە بە عێراقا هەموو کاتێک کۆرمۆر دەستنیشان کراوە هەدەف کراوە. بۆچی کۆرمۆر بۆچی کێڵگەیەکی بەرەمێنانی گازی سروشتی لە هەرێمی کوردستان؟ لەبەر ئەوەی گەورەترین غازی یەدەکی تایە لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە سوود بە کێ گەێنێ؟ ئەمە سوود بۆ وڵاتە ئێنێ کە غازی ئەوەیە بیفرۆشێ کە من غازمە بێ غازە تۆ ناکڕم. شتەکە دیارە، ینی ئەمە مەسەلەیەکی جیهانیە، مەسەلەیەکی عالەمیە. ئەم غازە تەنانەت یعنی رووسیاش لەوانەیە تەداخلی بێ لەو بابەتانە کە غاز نابێ بڕۆ بۆ ئەوروپا. ئیتر وڵاتێکەیە غازە فرۆشی بە 4 قات ئەم وڵاتە کۆمەڵێ میلیشیا هەیە کۆمەڵێ چەکداری کۆمەڵێ دەستی نامۆی ئێمە پێش 2 ساڵ لەمە پێش زانیمان کێن ناوەک ئێستش وەزارەتی ناوخۆ دەستگا ئەزانی کێن لەکوێوە هاتوون بەڵام ئەبێ خۆیان ئەوشتان ئاشکراکەن وەکو بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەتی ئەم جارن ئازادکردن نییە و بە کەفالەت نییە پێویستە سزا بدرێن و پێویستی شەهرێمی کوردستان قۆناغێکی زۆر گرنگی بەڕێوە بردو ئەوش سیستمی بەرگری خۆی بۆ خۆی دابینکە سیستمی بەرگری لەگەڵ سیستمی بەرگری ئەمریکی کەوا بتوانێت باسیەمانێت لەگەڵەکەم کاک وەفایەک بەیەک بە جارێ لەوە دەست پێ بکەین کە پەیامی پشت هێرشی سەرکێڵگەی کۆرمۆر چیە بۆ هەرێمی کوردستان؟ دەیانەوێت چی بە هەرێمی کوردستان بگەێنن؟ هەموو کاتێ سەرکەوتنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتنەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە دابینکردنی وزە بۆ ماوەی 24 کاتژمێری کە ئەمە بوو بە بابەتێکی زۆر گرنگ زۆر وڵاتی زلهێش شکستیان لەوە هێناوە زۆر وڵات نەک تەنها عێراق. ئەم سەرکەوتنانە بەڕاستی دوژمنانی تووشی شۆ کردووە تووشی ینی بەڕاستی تووشی نەخۆشی کردووە نایڵێن هەرێمی کوردستان بۆ شێواز سەرکەوتنانە بمێنن ئەمە بابەتێک ئێمە دەبێکە بزانین. هەروەها ئێمە بۆچی لە هەموو پێکێنانی حکوومەت داوای داماڵینی چەکی بێ لە غاوەکەین ئەوەی کە پێڵێنە سیلاح المفەلت چییە؟ لە هەموو تشکیلی حکوومەتێکە ئێمە نەک ئێمە ئەوە ئەمریکایە وڵاتە زلێزەکانە وڵاتە دراوسەکانە تەنانەت لایەنە سونیەکانیش ئەڵێ کاکە ئێمە ین بەڵام ئێوە ئەمەنە هێستان هەیە ئەمە ناوتانەیە چەند ناوەکانم دیارە بەتۆ من ناوەکانە پێ بڵێم هەر هەمووی چەکیان هەیە چەکەکانیش خۆ کلاشنکۆف ئەوە نین درۆنن موشکی بالستین ئەو چەکانە فەرماندەی گشتی هێزەکە نازانن ئەمریکیە کێ بەکاری هێنێ بە ئارزوی خۆیان بکەن پێویستە ئەم چەکانە دابمەڵێن ئەمە داواکاریەکە لە هەموو پێکەنانی حکوومەت داوایەکەین تاکو ئێستا جێبەجێ نەکراوە. ئەمە وا زیاتر و دڵنیاشم لەوەی ئەوە ئەم جارە یان یەچەوێت بڵێ کە ئەگەر گروپی چەکداری لە یاسا دەرچوو لە عێراق نەبووایە ئەگەر ئەو گروپانە نەبوونایە کە لە ژێر هەیمەنە و دەسەڵاتی وەزارەتی بەرگری عێراقدا نین ئەم هێرشانە نەدەکرانە سەر هەرێمی کوردستان؟ ئەم شتە خۆی وایە لە 100% وایە چونکە ئەو هێرشانە پێش 2 ساڵیش کە کرا تەنانەت لە فڕۆکەخانەی هەولێریش درا زانیمان کێیە
لە چ شوێنێک هاتووە ناوی لیواکە ناوی کەسایەتەکانمان هەمووی داپیان فلان و فلان و فلانوتیان بەسەر چاو خۆمە چارەیەکەین ئەو هێرشانش کە کرا لە مانگی حوەرزانیمان کرد هەمووی دیارەکێن و ئەمە لە دەسەڵاتی حکوومەتی عێراق نییە سزای ئەو میلیشیانە بە باشە کاگۆفانی پێشتر وەک خۆشت گوتت لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر درراوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بە هەمان شێوە هێرشەکان لەسەر چەندین شوێنی جیاواز ئەنجام دراون بۆ ئەم جارە کێڵگەی گازی کۆرمۆریان هەڵبژارد کێڵگەی غازی کۆمەڵەکەم جارە هەموو کاتێ بێگومان بامان هەموو کاتێکەوە بەڵام ئێستا کە ینی کاتی پێکێنانی حکوومەتی نوێی عێراقە کاتی گفتوگۆ و دروستکردنی هاوپەیمانێتی نێوان لایەنەکانە بۆچی ئێستا ئەو میلیشیا چەکدارانە هیچ التزامێکیان بەڕێکوتن و بە عێراق و بە حکوومەت نییە فەرمانیان بۆیە لە شوێنێکی تر کەواتە لە ناوخۆی عێراقەوە نییان خۆی لە ناوخۆی عێراقە میلیشیان بەڵام فەرمان لە شوێنێکی تر وەرەگرن منیشمە بستم فەرمانە تەواوە فەرمان لە شوێنێکی تر وەرەگرن ئەو شوێنە هەموو کاتێک وەزعی ئابووری ئەو شوێنە وا ئیجابەکە کە تۆ ئەو کێڵگەیە لێ بدرێت و ئەبێت و هەمیشە غازدە و بکڕیت هەموو کاتی ئەم کێڵگەیە دەستنیشانەکرێ و هەتاکو من ئەموو کاتی خۆی وتومە تاکو سیستمێکی بەرگری زۆر تۆکمە ئەمەە تۆکمە بێ وەکو چۆن ئەوەی هەیە لە فڕۆکەخانە بۆ ئەمریکەکان خۆیانەیە تا ئەوە نەبێ ئەم هێرشانە هەمیشە بەردەوامە بێ پێرێ بەسەر پێرێ کە دوو درۆن هات کە وتیان دوو درۆن هاتووە تەقیان لێ کردوون ئەوە بۆ دەستنیشانکردنی شوێنە هەستیارەکان بوو کەواتە پلان بۆ ڕێژەوە لەسەرکراوە بۆیە ئەم جارە زۆر بەداخەوە زانیان لە چ شوێنێک بدەن زانیان ئەو شوێنێک کە دەستیشانیان کردووە زۆر بەداخەوە توانێت جارەکەگۆفا پرسیارێک جەنابەت شارەزای ئەمنی و سیاسیشیت ینی پێم بڵێ کە ئەگەر دوو ڕۆژ پێش ئێستا چاودێریکردنێکی لەم جۆرە هەبووە جمو جۆڵی درۆنی هەبووە بۆچی ئامادەکاری نەکراوە بۆ پاراستنی با من لێو نەشارمەوە هێزێکی بەرگری هەیە دەستیشانکردن بەڵام وەکو بڵی سەرەتاییە ئەمە پێویستی بە هێزێکی بەرگری ئەوەیە یەکەم جار وەکو چۆن بڵێ ینی بە عەرەبی پێڵێن القوبە الحەدیدیە سیستمی بەرگری بەهێز یەکەم جار ڕادارەکان دەستنیشانی کەن کەوا جسمێکی غەریب بێتە ئاسمان ئەو جسمە غەریب جسمێکی دوژمنە هەر لە ماوەی چەندەها کیلۆمەتر ئەزانکەیە ئەنجە ئامادە باشیەکرێ ئەم هێزە بەرگریە زۆر بەتوانایە ئیمڕۆ وابزانم خۆی دراست کراوە بە جدی دراست کراوە ئەوە دابین بکرێ ئەبێ بە کورتی مختصری حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر لێدوانی بڕێ سەرۆکی حکومەت ئەبێ لە مۆلا پشت بە توانەکانی حکوومەتی هەرێم خۆی بەسێ نەک بڵێ ئێمە عێراقمانە چونکە ئێمە لە دەستگا ئەمریکانی عێراقا یەک کەسمان نییە نە لە مخابرات نە لە ئەمن نە لە بەرگری نیمانە لە عێراق نیمانە بەڵام هەرێمی کوردستان هاوبەشێکی وزەی ئەمریکایە و لە مانگی پێنجی ڕابردوو سەرگۆزیران یاریمی کوردستان خۆی چۆ واشنگتن و لەوێ چەندین گرێبەست واژۆکران گرێبەست لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان ئەم لێدوانەکەی شەوی ڕابردووی سەرگۆزیران یاریمی کوردستان لە تویتەکەیدا لەوێش ئاماژە بەوە دەکات کە دەڵێت پێویستمان بە سیستمی بەرگری هەیە پێتان وایە جارە ئەمریکاوە هاوبەشە نێودەوڵەتیەکان یاریمی کوردستان بەجددی سەرخەت 100 لەبەرچی با من هۆکانە پێ بڵێ زۆربەی هێرشەکان کە کران کاتی خۆی لەسەر ئەم کێڵگانە هێرشێکی زۆر زەرمەند نەبوو جەنابەت هەمومان دراستمان کردووە هێرش کراوە دوای نیو سەعات ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە بەڵام ئەم هێرشە زۆر جیاوازی هەیە لەگەڵ هێرشەکانیکە ئەم هێرشە زۆر مەتی زۆر زەرێروی گەورەی پێکێنا یعنی ئەگەر بێت و سێچوان کە ڕێهێرشێکی وا دەرنێ لەوانەیە کۆمپانیالەکان لە بەرتەسی ژیانی خۆیان بەجێ بێڵن وەکو چۆن لە مانگی حوچەنەها کێڵگەی نەوتی ئێمە هەمویان بەجێش کۆڵگەی نەوتی نەروێجی ئەوەی کە لە زاخۆ بووی کە لە ئەتروش بوو بەجێ لە تسی گیانی خۆیان هەدەفەکەی ئەوان ئەوەیە کە ئەم کێڵگانە هەمووی بەجێ بێڵن ئیشیتیانەکەن بۆیە ئەم جارە پێتەڵێم ئەم جارە جیایە چکە لە بەرژەوەندی نەک هەرێمی کوردستان درا لە بەرژەوەندی هەوڵ پامەنان درا لە وەرژەندی ئەمریکا درا لە بەرژەوەندی ئەوە بدرا کە غاز بڕوا بۆ ئەوروپا بۆیە ئەم جارە یعنی من وای خوێن مشتەکە ئینشاء الله بە هەمەتی سەرۆکی حکوومەت هێزێکی بەرگری ئەمەنە تۆکمە داهەنرێ ئەمە ئاخر جار بێت باشە پێشتریش ئەمریکا زۆر ڕەشت بوو لەسەر چەکداماڵین لە دەستی گروپە چەکدارەکان لە دوایم هێرشێکراوەتە سەر کێڵگەی کۆرمۆر پێتان وایە کە ئەمریکا لۆسی جددیتر وەرەگرێت لەو بارەوە خۆی هەر یەکێ لە خاڵەکانی ئەمریکا و دەستنیشانکردنی حکوومەتی نوێی عێراق و ناردنی نوێنەری تایبەتی ئەمریکا ماکسایڤایە بە چەندەها خاڵی
دەرەسەت کرا و یەکی زۆربەی خاڵە گرنگەکان داماڵینی چەکی ئەم میلیشیانەیە ئەنجاوەرە کردەوەیکی تیرۆریستی تیری ئاوا بکەن ئەوە زیاتر چێتە سەر وەک بەڵام کاگۆفا ئەڵنگاریەک هەیە بۆ نمونە گروپە چەکدارەکان نزیکەی 60 کورسیان هێناوە لە پەرلەمانی عێراق لە هەڵبژاردننی ئەم جارە نەک 60 زیاتریشان هێناوە ئەی باشە ئەمە چۆن نەک 60 زیاتریشان هێناوە بەڵام مەرجەکانی پێکەنانی حکوومەتی عێراق ئەم جارە دوورخستنی ئەم میلیشیانە لەوەی هیچ دەسەڵاتێکی ئەمنی وەرگرن ئەو مەرجانە پێنج خاڵن من لە زۆر شوێنە باسم کردووە با حەزەکە 200یان پێ بێ مەرجەکان ئەوە یەکەمیان ئەو میلیشیانەی کە لە دەرەوە یاسان کە فەرماندەی گشتی چەکدارەکان کە خۆی سەرۆکی حکوومەتە بڵێن ئایا سوودانی بی ئایا کەسێکی تر بێ ئەوە کە دەسەڵاتی نییە بەسەریان ئەبێ نابێ ئەمانە دەسەڵاتی ئەستیار بگرن لەناو حکومەتی عێراقا دووەمی شت ئەو چەکانە کە دامەڕا ینی بۆ نمونە با تۆ 60 کورسیتە بێ با هەشتاوە بێ کاتێک کە تۆ چەکەکانی لێدا ئەماڵێنی ئەو کاتە مەترسی نابێت بەڵام ئەم گروپانە ڕازیە بن بەوەی کە چەکدا بنێن آخر هەنگاوەکانی چەکدانان چییە؟ ئەوان کاتێک کە مەترسی ئەگاتە گیان و قواری خۆیان وەکو لە جەنگی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران ئەوانە هەر هەمویان لە ترسای خۆیان لە ژێر زمینەکان خۆیان شاردبوونیان تۆ هیچ چالاکی بکەن ئەم جارە کار ئەگاتە مەترسی نەمانی خۆیان بۆیە ڕەزامەندیەکی پێشوەخت دراوە لەبەر لە ترسی لێیانیان لە ترسی بردومانیان کە بڵێن بەڵێ ئێمە هەنێ چەک تەسلیمەکەین ئەمەش خۆشیان باسییان کرد بۆ ئەوەی لیان نەبێت تۆ لە بیر نەچێت دووسێ کە ئیسرائیل هێرشی کرد کە وسی ئەمانە لەناو بەرێ زۆر بە ئاسانی بەڵام ئەمریکانی هێشت وتی من خۆم بە شێوازی کە عیلاجیەکەم لەگەڵ ئەوەشە ئەمانە چەنەها گروپن ئەو گروپانەوەنە زۆرن دوانیان بە تەواوەتی فەرمانەکانی وڵاتێکی تر جێبەجێەکەن هیچ مشکلیان نییە ئەوانی کەوانین لە لیستی تیرۆری ئەمریکا لە لیستی تیرۆریشن لە لیستی تیرۆریشن بە تایبەتی کە داعیبی حزب الله وە سید الشهداء ئەوانە با ناویان بن ئەوانە بە تایبەتی ئەمانە ملکەچی وەکە تایب الإمام علی ئەمانە بە تەواوەتی ملکەچی فەرمانەکانی ئێرانن یعنی هەر شتی ئەو بێڵێ ئەوان خۆیان ئەڵێ هیچ عێلاقمان نە بە عێراق ولا بە کەس نییە ئێمە فەرمان لێ وەرەگرین کاگۆفا باست کرد کە پەیوەندی ئەم هێرشە پەیوەندی بۆ هەیە کە وڵاتێک دەیەوێت غازی خۆی هەناردە بکات بۆ ئەمە تەنیا پەیوەندیدارە بەوە ئەم هێرشە یاخود لە کاتێکا ئێستا هاوپەیمانی شیعەکان سەرقاڵی گفتوگۆن ئەوە هاوپەیمانی سیاسی نیشتیمانی سونەکان بە هەمان شێوە لە هەرێمی کوردستان دوێنێ شاندی پارتی دەویست سەردانی لایەنەکان کات و سەردانی لایەنێکیشی کرد ینی هیچ پەیوەندیەکی هەیە بە پێکەنانی حکوومەتی نوێی عێراق بەلای منەوە ئەم جاریان پەیوەندی بەس بە بابەتە ئابوووریەکەوەیە دراستەتی من بۆ خوێندنەوەی من بۆ ئەوە ئەم لایەنە چەندە سیاسی بێ زیاتر مەبەستی ئابووریتیا چکە لە کێڵگەی کۆڵمۆردرا شادەماری ویزگەی شادەماری کێڵەکانی هەرێمی کوردستانە ینی نامە سیاسەکانە ئەمە نامەیەکی ئابووری بۆ لەیانی ئەو کێڵگەیە بەلای من زیاتر ئێستا ئێران مەبەستی ئێران و بەستی زۆر وڵاتی تر نییە وەزعی ئابووری خۆیان سێتی دراسەتی وەزعی ئابووری خۆیانەکەن لەوانەیە حکوومەتە ئەگەر پێک بێ زیاتر دەسەڵاتی پێکەنانی حکوومەت لە دەست شیعەکانە کە ئەوان 1993یانەیە کورسیانەیە و هێشتا نەگەشتوینێتە ئەو گفتوگۆیی ئایا ئەوان کێ بکەن بە سەرۆک کۆمار کێ بکەن بە حکوومەت نەگەشتوینێتە ئەوەی کەەوە هێشتا ڕێکەوتن کراوە یان نەکراوە تا نامەیە بنێرن بڵێ ڕێکەویانە بۆیە بەلای من ئەم لیانە تەنها لیانێکی ئابووریە زۆر باشە لە ماوەی نزیکی داهاتوو جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی هەولێر دەکات سەردانی عێراق دەکاتوە گەورەترین کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەرێمی کوردستان لە هەولێر دەکرێتەوە ئەمانە چ پەیوەندیدارن بەم هێرشەوە یاخود چ کاریگەریەکیان دەبێت گەورەترین کاریگەری ئەوەی هەبێ سیستمی بەرگری دابینەکەن بوونی هێز گەورەترین وڵات زلهێزترین وڵات لە جیهان لە هەر شوێنێکە واتا پاراستنی ئەوکیانە باشە هەر بۆ نمونە جەناب دەزانیت وڵاتانی کەنداو ئیماراتە سعودیە کۆیتە قەتەڕ ئەو وڵاتانە تیایان نییە چەنەها قاعیدەی گەوری ئەمریکی تیانە بێ و پارەش ئەدەن نەوتی شەدەن بۆی بمێنەوە بۆ ئەوە وەکو زەمانێک بۆ ژیانی خۆیان بەرگریانێ سیستەمیانێ کەس ناتوانێت نزیکان بکەوێت بوونی ئەم هێزە ئەم قوسڵگەتەوە لە ئێستەوە کۆمەڵی لایەنێ دژایەتیەکە ئەمە ئەتوانمەوە بڵێم هێزێکی بەرگری گەورە ئەبەخشێ بە هەرێمی کوردستان لەگەڵ هێزێکی ئابووری گەورەش دەستخۆش زۆر سپاس بۆ شرۆڤۆڕونکردنەوەکانت بە ڕێز وەفا محەممەد شرۆڤەکاری سیاسی و ئەمنی بەخێر بێت دەستخۆش.